هونەرمەند باڕۆز خالید ئەحمەد کوردێکی دانیشتووی بەریتانیایە کە وەک پەنابەر لە وڵاتەدا ئاژی. لە کۆتایی ساڵی ڕابردوودا بەشداری لە پێشانگایە کردووە لە شاری لیڤەرپول. بۆ گفتوگۆکردن لەسەر پێشانگاکە و پرۆژەی هونەری نوێ ڕاستەوخۆ هونەرمەند باڕۆز خالیدمان لەگەڵایە. کاک باڕۆز سڵاو لێوێ. زۆر سپاس. کاک باڕۆز سەرەتا پرسم پێش وەرکشۆپ و تەنانەت پێشانگاکە ئەگەر ئەزمموی خۆتمان بە کورتی پێ بڵێ. سلااو لە ئێوە سلااو لە میرەکانتان. من باڕۆز خالید دەرچووی پەیمانگای ڕزانەکان و کۆلێژی هونەرم بەشداری چەندین پێشنگام کردووە لە کوردستان، بەڵام لە ڕاستیە لە دەرەوە تا ئێستا ئەوەی ڕەخسا بێت لەم مدەتی لێرەم ئەم دەرفەتە بووە کە لە لیڤەرپول وەکو هەلێک بۆ ماتە پێشەوە. کاک باڕۆز ئەمێ پرسم جیاوازی نێوان پرۆژەی هونەری و ئەفراندنی هونەری لە کوردستان چۆنە و لە دەرەوەی وڵات؟ لە ڕاستیە هەموو پرۆژەیەک و هەموو بەرهەمێکی هونەری ئەگەرێتەوە بۆ سەر ئەو ڕێکخراوانەی ئەو جێگانی کە تا چەند بەتەنگ ئەو کارە هونەریانەوەن، تا چەند بەتەنگ هونەرمەندانەوەن بە تەنگ بەر و پێشچوونی کاری هونەریەوەن. توانم بڵێم کەم تا زۆر لە لای خۆشمان بەڕاستی زموزول و جۆڵەیەکی زۆر باشه تا ئەو کاتەی من لێوە بووم بەشداری چەندین پێشانگەمان کرد لەسەر ئاستی هونەری هاوچەرە یاخود هونەری ترادیشناڵ چەندین بەرهەم و ئیشی باش کراوە. ئەوەی هەیە جیاوازیەکە لێرە ڕەنگە گرنگێکی زیاتر یان فۆکەسێکی زیاتر لەسەر ئەو لایەنانە بێت، بە تایبەتی کە پەیوەندی بە هونەرمەند یاخود بەو دۆخانەوەیە کە ئەگوزارێ لە ژیانی ڕۆژانەیە. کاک باڕۆز کاردانەوەی میدیاکان دوای بەشداریکردن لەو پێشانگایە و تەنانەت وەرگرتنی خەڵات چۆن بوو؟ میدیاکانی شاری لیڤەرپول یاخود بڵێن بەریتانیا بەگشتی. بەڵێ بە خۆشحاڵیەوە ئەوەی زۆر گرنگ بوو لە ڕاستیە لەوێ لە شاری لیڤەرپول یەکێک لە زە لیڤەرپول ئێکۆکە ڕۆژنامەیەکی ئەلکترۆنیە هات بۆ ئێوە بەشداری پێشانگاکەی کردو. وەکو من بەڕاستی چاوپێکەوتنێکی لەگەڵ منە ئەنجامدا و زۆرێک لە خەڵکیش کە ئێرە بەڕاستی بەشێکە لە کەلتوری ئەو وڵاتە بەشداریکردنە خەڵکێکی زۆر بە جموجۆڵ و بە گڕوتینێکی زۆر باشەوە هاتن بۆ پێشوازی بۆ هاتنی بینینی پێشانگاکە و کارەکانیان زۆر بەلاوە گرنگ بوو. ئەو ڕۆژنامەیە و چەندین ڕۆژنامەی تر کە ئەوان لە ڕاستیە دەرفەتی بڵاوکردنەوەکەمان ئەوە نەبوو کە بتوانن بێن، بەڵام یەکێک لە ڕۆژنامانی کە زۆر گرنگی بەو بابەتانە لیڤەرپول ئێکۆ هات و مقابلێکی کردو بەڕاستی ئیشەکانی زۆر بەلاوە پەسەند بوو. کاک باڕۆزەمێ پرسم سەرباری قورسی ژیان و سەرقاڵبوون بە بژێوی ژیان بە تایبەتی لە دەرەوە ئەفراندن یاخود بەشداریکردن لە پرۆژەیەکی هونەری قورس و ئەستەم نییە؟ ئەوەی بەلامەوە گرنگ بوو لە ڕاستیە ئەوە بڵێم لێرە هەچ کەسێک پەنابەرێکێت ئێرە بەڕاستی جگە لە ولایانی کە تۆ بۆ بژێوی بۆ ئەو بابەتانەیە بتوانیت گرنگیەک یاخود فۆکەسێکت لەسەر خۆت بێ ئەمە هەموو جۆرە چین و توێژ و کەسانێکەکرێتەوە کە لە هەر بوارێکە لە هونەران لە ڕاضیان لە هەر ژانرێکی تری ئەدەبیان بتوانن خەریکی ئەو کایانە بن. بۆیە لێرە ئاسایلم لینک هەیە کە ڕێکخراوێکی ناحکومی ئەتوانێت دەستگیرۆی ئەو پەنابەرانە بکات لە ڕاستیان لە هەموو شارێکەیە. پێم باشە ئەو کەسانەیە هاچ کەسێ لە هەر بوارێکە پەیوەندی بۆ شوێنانەوە بکە تا لە ڕێگەیەوە بتوانێت بەڕاستی ئێمەش وەکو کورد یاخود وەکو وەرنەتەوەیەکی ترپیانی خۆمانمان هەبێت. ئەمە بۆ من گرنگە، ڕاستە تۆزێت دژوارە لە ڕاستیە، بەڵام ئەبێ ئەو هەلانە پۆزیتەوە بۆ خۆت بووە. من کەم تا زۆر توانیمەوە ڕاستیان هەوڵم ماوە بای ئەوە لە ژیانی خۆم بگرمەوە و خەریکی ئەو لایەنانە بم. کەواتە کاک باڕۆز وەرکشۆپەکە و هەم پێشانگاکە تایبەت بوو بە هونەرمەندانی پەنابەر لە بەریتانیا ئەگەر ڕوونکردنەوەیەکمان بێتێ لەو بارەیەوە؟ خۆی ئەسایلم لینک ڕێکخراوێکی ناحکومیە بۆ هاوکاریمان تۆ ئەچی کە ئەم کەسانە ئەچنە ئەوێ لە ڕاستیە هەست بوارێکە ئەوان ئەگەر بەهرەوەر بن ئەمان ئەتوانن دەستگیریانکەن. بەڵام خۆشبەختانەمە ئەو کاتە کاسل فاین ئارتس فاوندەری کە موسسەیەکە بۆ بەرهێمەرانی نەحت ئەتوان بڵێم زۆرێک لە پیکەرەکانی ناو لیڤەرپول لەوێ بەرهەمهێنراوە، پیکەرەکانی دەرەوەش. ئێمە بۆ ماوەی 4 هەفتە ئەو وەرکشۆپەمان بۆ ڕێکخرا لەو ڕێگەیەوە نەک کەستانی بەهرەمەند ئەتوانێت خەڵکی ئاسایش ئێمە حەو هونەرمەند بوون کە بەشدار حەو کەس بووین با بڵین لە زمانیانە من و
یەک نەفەری تر کە ئەکادمی بە خوێند بێتیان ئەژینە دەرگاکە واڵایە بۆ هەموو کەسانی کە فێرخوازن و بتوان فێر بن لە ڕاستیە. کاک بارۆس دواپرسیارم پرۆژە و کاری داهاتوت ئەگەر بە کورتی پێمان بڵێ. لە ڕاستیە ئەمە دەواازێکی باش بوو بۆ من ئەمێ ئاماژە بۆ خاڵە بڵێم بکەم کە ئەو گۆڤارە ئەو پامێ منی بەڕاستی بڵاو کردەوە بۆ لیڤەرپۆڵ بۆ هەموو کەسێک یعنی توانی بینی پامێک بوو نیشار تەنانەت ناویەوەم لە ناکرد بۆ ئەوانی کە کەسێک یاخود گوێک نییە گویان بۆ بگرێت ئەوم کرد بە جۆرێک لە گزارش بۆ کارەکەم لە داهاتوە لە ڕاستیە لە ڕێی پێشانگایەکی تر ئامادەم کاری بوو ئەەکەم ئەویش بەڕاستی ئەچێتە ناو زمانی کۆنتمپۆرری ئارتەوە چونکە لێرە دەستگرتن بەو شتانە بۆ ئەم بیدایەتە تۆزە قورسە ئەوان داوەتی کردم کە بتوانم پێشانگایەکم هەبێت لەوێ ئینشاڵڵا. هونەرمەند بارۆس خالیت سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵەمان بابیت و سەرکەوتت بوویت.